دیارە لە پێناو بەرەو پێشبردننی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا چارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشیەکانی هەرسوودجگەر لە سلێمانی بەڕەوە دەچێت. دیارە ئەم کۆنفرانسە بە ئامانجی پێشخستنی کەرتی تەندروستیە چەندین توێژینەوەی جۆراوجۆر لەم کۆنفرانسەدا خراوەتەڕ و هاوکات هەوڵی کردداری دەدرێت بۆ بەرەو پێشبردننی کەرتی تەندروستی واروها چاندین جگەر لە هەرێمی کوردستان تایبەت بە ئەم کۆنفرانسە و وردەکاری و ناوڕۆکی زیاتر لەسەر ئەم کۆنفرانسە و کۆنفرانسە کاریگەری لەسەر کەرتی تەندروستی چی دەبێت. زۆر بەڕێز دکتۆر هیوا ئەبوبەکر سەرۆکی کۆنفرانسی کۆمەڵی نەخۆشیەکانی هەرسوودجگەر ڕاستەوخۆ لە شوێنی کۆنفرانسەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. دیارە ئەم کۆنفرانسە کە دوێنێ بەڕێوە چۆ ئەمڕۆژ بەردەوامی دەبێت بە دیاریکراوی ناوڕۆکی ئەم کۆنفرانسە خۆی لە چیدا دەبینێتەوە و ئەمە کاریگەری لەسەر کەرتی تەندروستی چی دەبێت؟ سپاس بۆ بەڕێستان، بەیانیتان باش. چوارەمین کۆنفرانسی نەخۆشیەکانی هەرسوودجگەر ماوەی سێ ڕۆژە خایانێ، دوێنێ ڕۆژی یەکەم بوو ئەمڕۆ پێنجشەممە بەیانیش جومعە بەردەوامە بێت. ئێمە هەوڵمان داوە ئەم ساڵ کۆنفرانسێکی نەوعی جیاواز لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئەنجام بدەین بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە پزیشکانی پسپۆری نەخۆشیەکانی هەرسوودجگەر، پسپۆڕانی نەشتەرگەری هەرسوودجگەر، پسپۆڕانی چارەسەری شێرپەنجەی نەخۆشیەکانی هەرسوودجگەر، چارەسەری نەخۆشیەکانی هەرسوودجگەر لە مناڵانە، هەموو بارە پسپۆڕیەکانی ترکە کە لەگەڵمانە وەکو تیمێک بەشدارین، چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ لەگەڵ چەند پسپۆرێکی تایبەتیمان لە وڵاتانەوە بانگێش کرا. لە ماوەی دوو ڕۆژاواتە ئەمڕۆ دەستی بە پرۆگرامە زانستیەکانی کردووە و سبەینەش بەردەوامە بێت ڕۆژی جومعە ژمارەیەکی باش توێژینەوە و بابەتی زانستی هەمە جۆر پێشکەشەکرێ سەبارەت بە دەستنیشانکردن و چارەسەرکردن و متابعی نەخۆشیەکانی هەرسوودجگەر و بەیانی ڕۆژی جومعە بە شێوەیەکی تایبەت بۆ یەکەمین جار لەسەر ئاستی عێراق و بە شێوەیەکی نوعی کۆمەڵێک هەناوبینی نەشتەرگەری ئەنجامەدە لە شاری پزیشکی ئەنوێشەخەوە ڕاستەوخۆ لەوێوە لە ڕێی پەخشی ڕاستەخۆ ئەنێرجێ بۆ ئەو پزیشکانی کە لە هۆڵی کۆبوونەوە کۆنفرانسەکەیە بەشدارن و بۆ یەکەمین جار ئەو هەناوبینیانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئەنجامەدرێ و لەسەر ئاستی وڵاتانی دراوسێش. ئینشاءالله هیوادارین کۆنفرانسێکی زۆر باش بێت و هەموو ئەو بابەتانی کە ئامادە کراون بۆ کۆنفرانسەکە بەشێکی زۆری مامۆستایانی ینی پسپۆری ورد لەسەر ئاسی جیهانی بابەتەکان پێشکەشەکەن چ پسپۆڕانی ناوخۆ پسپۆڕانی دەرەوە. باشە دکتۆر، ئەو توێژینەوانی کام ساڵ لە کۆنفرانسەکەدا باس دەکرێت و خراونەتەڕ و تا چەندە لەگەڵ پێشکەوتنی زانستی پزیشکی و چارەسەرە نوێەکان کاری لەسەر کراوە، تا چەندە هەوڵدراوە تەواوی ئەو توێژینەوانە توێژینەوە بێت کە لەگەڵ زانستی پزیشکی ئەم سەردەمەدا بگونجێت. ئێمە لەم کۆنفرانسەیە گرنگە بەلامانەوە خۆمان و پزیشکان و کارمەندانمان و هەموو ئەوانی کە لە بواری سێکتەری سەحی تایبەت بە نەخۆشیەکانی هەرسوودجگەر کارەکەین تازەترین لێکۆڵینەوەی زانستیمان پێشکەش بکرێ، هەم بۆ خۆمان ئاسی زانستیمان بەرەو باش برین، هوشیار بین، ئاگادار بینەوەی کە چ لەسەر ئاسی جیهانی ئەگوزارێ، دووەمینیان بتوانین خزمەتێکی نەوعیش پێشکەش بە نەخۆشەکانمان بکەین. سلێمانی و هەرێمی کوردستان سپاس بەخوا هەنگاوی زۆر باشی ناوە لە دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکانی هەرسوودجگەر و سەنتەرەکانی کوردستان لەسەر ئاسی عێراق ئێستا ئەتوانم بڵم ژمارەیەکن و زۆرترین نەخۆشەکانی تری عێراق و سەرداری سلێمانی کوردستانەکەن بۆ مەبەستی دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکان. ئەو توێژینانی کە پێشکەشەکە لە ئاسێکی زۆر باڵایان و ئەو مامۆستایانی کە توێژینەوەکان پێشکەشکەن لە ئاسێکی زۆر باڵایان. بۆ نمونە ئێمە ئێستا حالێن ئالەم ساتەوەختای قسە بۆ بەڕێستانەکەم پرۆفیسۆر دکتۆر کاکل محاضرەیەکی زانستی پێشکەشەکە سەبارەت بە دەستنیشانکردن و شێرپەنجەی جگەر کە باشترین پرۆفیسۆری چارەسەری شێرپەنجەیە لە وڵاتانی خەلیج لە وڵاتی قەتەرەوە پزیشکێکی کوردە لەوێ هاتووە، باشترین ینی یەک بە دەستنیشان کراوە باشترین دکتۆری ساڵ لە وڵاتی قەتەر. زۆر پزیشکی گەورەمان لەگەڵایە وەکو پسپۆڕەکان لە وڵاتی میسرەوە، لە لوبنانەوە، لە ئیماراتی وڵاتی ئیماراتەوە، لە وڵاتی ئێرانەوە هەوڵمان ناوە بتوانین چارەسەر و دەستنیشانکردنی نەخۆشیەکانی هەرسوودجگەر بگەینە قۆناغێکی تر. ئەوەی کە ئەم کۆنفرانسە جیاکاتەوە ئەم ساڵ سێ خاڵی زۆر گرنگە کە ئێمە هەوڵمان داوە ئیشمان لەسەر کردووە بە هاوکاری فەرمانگەی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی. یەکەمینیان بتوانین پرۆگرامێکی نەوعی پێشنیار بکەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق سەبارەت بە دەستنیشانکردنی پێشوەختی شێرپەنجەی کۆڵۆن و شێرپەنجەی گەدا، واتە بتوانین پرۆگرامی سکرینین بۆ یەکەمین جار لەسەر ئاسی عێراق بخینە بواری پراکتیسەوە بۆی کە هانی هاوڵاتیانمان بین
ئەوانەی کە تەمەنیان لە سەر و 45 ساڵە هیچ نیشانەیەکیان نییە هەناوبینی کۆڵۆن ئەنجام بدەن. خاڵی دووەم ئێمە هەوڵمانەوە پرۆسەی چاندنی جگەر بکەین بە پرۆسەیەکی نەشتەرگەری چاندنی جگەر بکەین بە پرۆسەیەکی عملی لە کوردستانەوە لە سلێمانی کە ئەمەش بە ئامادەبوونی کۆمەڵە پسپۆری نەشتەرگەری تایبەتی چاندنی جگەر لە وڵاتی میسر و لە ئێرانەوە هاوکارمانە بن و ئەم پرۆسەیە لەگەڵ پسپۆرانی وەزارەتی تەندروستی کە هەرێمی کوردستان کە ئامادەی کۆنفرانسەکەن لە ڕووی ئیداریەوە هەموو کۆمەکێکی حکوومەتی هەرێمی کوردستان قرار بکەن بەمبەچی سەرکەوتنی ئەم پرۆژەیە. خاڵی سێم و کۆتایی کە زۆر گرنگە ئەویش وەکوتم ڕۆژی جومعە بەیانی نزیکەی 8 بۆ 7 حاڵەتی تایبەت لە هەناوبینی واتە نازور نەشتەرگەری هەناوبینی کەواتە لە ڕێی نازورەوە کۆمەڵی حاڵەتی تایبەت ئەنجامەدەین کە بۆ یەکەمین جارە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی وڵاتانی ناوچەکەش ئەو هەناوبینیانە ئەنجام بدرێ کە ئینشەڵڵا چاوەڕێکی زۆر گەورەی لەکەین کە بتوانین ژمارەیەکی بەرچاوی پزیشکی خۆماڵی بتوانین لە داهاتوێکی نزیکە ئەو نەشتەرگەریانە ئەنجام بین بە هاوکاری ئەو پزیشکە پسپۆرە گەورانی کە لە وڵاتانی ترەوە هاتون بۆ کۆنفرانسەکەمان. باشە دکتۆر هەروەک باسی دەکەی خۆشبەختانە ئەم کۆنفرانسە و بە تایبەتی هەڵدان توێژینەوەکانی هەڵدانەکە بە ئاستێکی کردداری کاری لەسەر بکرێت لە هەرێمی کوردستانە. پێداویستەکانی پزیشکی لە هەرێمی کوردستان نەخۆشیەکان یان تەواوی ئەو پێداویستە پزیشکانی بۆ هەر نەشتەرگەریەک یاخود بۆ هەر بابەتێک پێویستن ئێستا لە هەرێمی کوردستاندا هاوتان لەگەڵ ئەو توێژینەوانی کە بوونیان هەیە بۆی بە ئاستێکی کردداری کاری لەسەر بکرێت؟ تا ڕادێکی باش هەنگاوی گەورە نێراوە چ لە سێکتەری گشتی و چ لە سێکتەری تایبەتی خەستەخانەکانی هەرێمی کوردستان سنتەرە تایبەتەکانی هەرێمی کوردستان بۆ هەناوبینی بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی هەرس و جگەر بۆ چارەسەری نەخۆشیەکانی جگەر بۆ چارەسەری نەخۆشیەکانی پەنکریاس و بۆریزرا و کۆڵۆن و ڕێکە و نەخۆشیەکانی قەڵەوی لە ئاسێکی زۆر باڵایە. لە ڕاستیە ئەتوانم پێ بڵێم زۆربەی زۆری پێداویستی و پێشکەوتنە زانستیەکان خۆشبەختانە الحەمدوللیلا لە هەرێمی کوردستانە هەیە و لەم کۆنفرانسە تاکید ئەکرێنەوە کە تازەترین و باشترین توێژینەوە پێشکەش بکەین و ئەم کۆنفرانسە بیرمان نەچێت بە سپۆنسەری ژمارەیەکی بەرچاو لە کۆمپانیا گەورەکانی پێداویستی پزیشکی و دەرمان بەشدارن لەگەڵمانەکە ئەم کۆمپانیانە وەکوڵێ سەرمەشقن لە دابینکردنی ئەو چارەسەرانی کە بۆ ئەو شتانی کە بۆ چارەسەر و دەستنیشانکردنی نەخۆشیەکانی هەرس و جگەر بەکاردێ بە تایبەتی لە مەسلەی ئامێری پێشکەوتترین ئامێری نازور بەکارهێنانی زیرەکی دەستکرد کە بابەتێکی زۆر گرنگە هاتۆتە ناو دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکانی هەرس و جگەرەوە. باشە دکتۆر دیارە ئەم کۆنفرانسێکی نێودەوڵەتیە و چەندین پزیشکەکەم لە ناوخۆم لە دەریشەوە بەشدارن ئەو پزیشکانی کە لە دەروی هەرێمی کوردستان بەشدارن بە دیاریکراوی پزیشکانی کام وڵاتن و ئەمە تا چەندە ئاڵوگۆڕی پزیشکی لە نێوان پزیشکانی ناوخۆ و پزیشکانی دەرەوە دروست دەکات بۆ وەرگرتنی زانیاری و بیر و ڕای پزیشکی. ئێمە ئەم ساڵ دروشمی کۆنفرانسەکەمانەوە بوو کە هەوڵ بین زۆرترین پزیشکی ناوخۆی هەرێمی کوردستان بەشدار بێت و تا ڕادێکی مامناوەندیش توانیمان ژمارەیەکی بەرچاو لە شارەکانی تری هەرێمی شارەکانی تری عێراقەوە پسپۆرانی ئەو بارە داوەت بکەین. ئەم ساڵ بۆ یەکەمین جار لە کۆنفرانسێکی ئاوای هەرس و جگەر ژمارەیەکی بەرچاو پزیشکی تایبەتیمان لە وڵاتی میسرەوە داوەت کردووە کە سەرمەشقن لەسەر ئاسی جیهانیە لە هەناوبینیە لە نازورە لە چارەسەری نەخۆشیەکانی هەرس و جگەرە لە هەناوبینی پێشکەوتووە لە نەشتەرگەری چاندنی جگەر لە نەشتەرگەری پەرکریاس و ڕێخۆڵەیە لە وڵاتی ئێرانەوە تیمێکی تایبەتی پسپۆر کە لە شیرازەوە هاتوون پسپۆرن لە تەهرانەوە هاتوون پسپۆرن لە چاندنی جگەر و لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانی جگەر و پسپۆری تایبەتین لە نەخۆشیەکانی جگەرە لە وڵاتی ئیماراتی عەرەبیەوە چەند دکتۆرێکمان لەگەڵایە و پزیشکی بەناوبانگی عێراقی دکتۆر مەکی حەمادی فەیاز کە بە مامۆستای دانانی ئەم زانستە دانرێت لە وڵاتی عێراقا و ئێستاش لەوێ ڕەمزێکی گەورەیە لە وڵاتەیە خاوەنی ینی یەکێکە لە مامۆستا گەورەکان لە وڵاتەیە بەشداری کردووە لە کۆنفرانسەکەمانە و بە چەند محاضرەیەک ئەویش بەشدارە لە وڵاتی قەتەرەوە چەند دکتۆرێکمان لەگەڵایە لە لوبنانەوە پزیشکی تایبەتیمان لەگەڵایە کۆمەڵێک دکتۆری تر کە لە وڵاتانی ئەوروپاوە هاتوون بە چەند توێژینەوەیەک لەگەڵمان بەشدارن لەگەڵ ئەو توێژینەوە ناوخۆیانی کە پزیشکانی هەرێمی کوردستان و عێراق پێشکەشیەکەن لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە.
باشە دکتۆر ئەم تێکەڵبوونە لەگەڵ پزیشکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ پزیشکانی ناوخۆی هەرێمی کوردستان تا چەندە کاریگەری ئەرێنی لەسەر بەرەوپێشچوونی زانیاری پزیشکی لەسەر ئاستی پزیشکەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و بە پێچەوانە شۆ لەسەر دەرەوە دروست دەکات. بۆ ئێمەی پزیشک بۆ ئێمەی ئەو کەسانی کە مهتەمین بە بوارەکانی نەخۆشخانەکانی هەرسوو جگەر ئەتوانم پێ بڵێم فەرزە واتە واجبە بۆ دکتۆر کە ئاگای لە هاوکارانی بێ لەسەر ئاسی جیهانی کە چۆن لە بوارەکەیە بەشداریەکەن و ئەتوانم پێ بڵم ئەو پزیشکەی کە بەشداری کۆنفرانسە نێودەوڵەتیەکان ناکات لە وڵاتەکەی خۆیان بەشداری کۆنفرانسەکان ناکات و تەنها ئەدانیشتووە بەس ممارەسەی کارەکەی خۆیەکە پاش ماوەیەکدا ئەبرێت لە ڕەوتی زانستی و ئەکەوێتە هەڵی پزیشکی گەورەوە ئەمە یەکێکە لە گرفتەکانی بەشێک لە پزیشکانی وڵاتی خۆمان کە بەداخەوە بەشێکیان تا ڕادەیەک ئاگایان لە ئاسی زانستی نەماوە بەڵام ئێمە لەم بوارەیە و بە هاوکاری کۆمەڵی نەخۆشەکانی هەرسوو جگەری کوردستانی و سۆسایەتی نەخۆشەکانی هەرسوو جگەری عێراقی و زانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی زانکۆی دهۆک زانکۆی هەولێری پزیشکی و بۆردی کوردستانی بۆ پسپۆریە پزیشکەکان و بە تایبەتی پسپۆری نەخۆشەکانی هەرسوو جگەر و نەشتەرگەری هەرسوو جگەر ئەم ساڵ ئەم کۆنفرانسەمان ئەنجامدا وەکوتم بە هاوکاری ئەو کۆمپانیانە و ئەو شەریکە گەورانە و لەگەڵ نەخۆشخانەی شاری پزیشکی ئەنوەرشێخە بۆ ئەوەی بتوانین کۆنفرانسێکی نەوعی بەرهەمبێنین و بتوانین ژمارەیەکی بەرچاو لە پزیشکی ناوخۆیی لەسەر ئاستی شارەکانی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق بەشدار بین بۆ ئەوەی هەم خۆمان هوشیارکەینەوە و هەم مامۆستاکانمان گوێگریان بین بۆی بزانین ئاسی زانستی لەسەر ئاسی جیهانە بچ ئاقارەکارڕوە و خزمەتێکی نوعی پزیشکانمان کەین ئێستا زانستی پزیشکی لە هەنگاونانی زۆر خێرایە و زیرەکی دەستکرد ئارتیفیشەل ئینتەلیجنس کە بابەتێکی گەرموگوڕە لەسەر ئاسی جیهانی هاتۆتە بەشێکی زۆری سێکتەرەکانی چارەسەری پزیشکیەوە نەخۆشەکانی هەرسوو جگەر بە تایبەتی هەناوبینی دووارەیەکەمەوە ئەمڕۆ لەسەر ئاسی جیهان هەنگاوی زۆر گەورەی ناوە چۆتە ناو بواری نەشتەرگەریەوە لە دەستنیشانکردن دەرچووە چارەسەری بەشێکی زۆری نەخۆشیەکانەکە بۆ نمونە نەخۆشی ئەکەلەیزیا نەخۆشی گیرانی سوورەنچێک نەخۆشی گەورەبوونی گەدا نەخۆشی شێرپەنجەی سەرەتایی لە ڕێی هەناوبینیەوە ئێستا بەشێکی زۆری چارەسەرەکرێت بۆیە لەم کۆنفرانسەیە هەوڵماناوە هەم لە ڕێی تیۆریەوە ئەو بابەتانە پێشکەش بکەین کە زۆر گرنگە بۆ خۆمان کە بۆ هوشیارکردنەوەی خۆمان بۆ بارزکردنەوەی ئاسی زانیاری خۆمان بۆی خزمەتێکی نوعی و باشتری نەخۆشەکانمان بکەین خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین و هەم لەسەر ئاستی کردداری بەوەی کە کۆمەڵێک نەشتەرگەری و کۆمەڵێک هەناوبینی سبینێ بە ڕۆژی جومعە ئەنجامە دێن وەکوتم کە دیاردەیەکی زۆر گەورە ئەبێت و شانازیەکە بێت بۆ ئەم شارە و بۆ ئەم کۆنفرانسە بۆ ئەم هاوکاران بۆ هەموو ئەوانی کە هاوکار بوون لە ئەنجامدانی ئەم کۆنفرانسەیە کە بۆ یەکەمین جارە بێت ئەو نەشتەرگەریە نازوریانە ئەنجام بین کە ئینشەڵڵا ئەبێتە سەرەتایەکی گرنگ بۆ بەرەو سنتەرکردنی هەرێمی کوردستان و نەخۆشخانەکانی خۆمان بە مەبەستی ئەوەی کە نەخۆش لە شارەکانی تری عێراقەوە سەردانی خۆمان بکەن. ئەم کۆنفرانسانە تا چەندە کاریگەری لەسەر ئەو بابەتە دەبێت کە نەخۆشانی هەرێمی کوردستان زۆر جار بۆ ئەنجامدانی نەشتەرگریکی زۆر قورس و گران ڕوو دەکەنە دەرەوەی وڵات ئەم جۆرە کۆنفرانسانە تا چەندە دەرفەت بۆ ئەوە دەرەخسێنێت کە نەخۆشانی هەرێمی کوردستان هەلی ئەوەیان بۆ بڕەخسێت لە ناوخۆی هەرێمی کوردستان نەشتەرگەریەکان بکەن بوو هۆکاری کە هەم توێژینەوەی تازە هەیە و هەم تیمی با بڵێن پزیشکانی دەرەوەی وڵاتیش لە ناوخۆی هەرێمی کوردستان دەبن. زۆر سپاس پرسیارێکی زۆر گرنگ بوو لە ڕاستیا توانم ئەو ڕاستیە بە بەڕێز بڵێم لەم ساتە وەختەیە و بە تایبەتی دوای ئەم کۆنفرانسە لە سەدا 99 ئەو نەخۆشانەی ئەو هاوڵاتیانی کە لە هەرێمی کوردستانە پێویستیان بە دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکانی هەرسوو جگەر هەیە بەگشتی چ لە ڕووی لایەنە هەناویەکەیەوە لە ڕووی لایەنە هەناوبینیەکەیەوە لە نازوورەکەیەوە چ لە لایەنە نەشتەرگەریەکەیەوە پێویستیان بە چوونە دەرەوەی هەرێمی کوردستان نییە و بە پێچەوانەوە ئێمە مەبەسمانەوە ئەمانەوێت کە هاوڵاتیانی شارەکانی تری عێراق و لە دەرەوەی وڵاتی عێراقیش هاوڵاتیان سەردانی هەرێمی کوردستان کەن ئینشاءالله بە مەبەستی باشتر خزمەتکردنی هاوڵاتیان و باشتر بەرزکردنەوەی ئاستی زانستی خۆمان بۆ ئەوەی خزمەتگوزاری پزیشکی چم لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەتی بگەینە ئاستێک کە هاوڵاتیان پێویستیان بۆ نەبێ بچنە دەرەوەی هەرێمی کوردستان من پێتەڵم لەم ساتە وەختەیە بە ئەمانەتەوە غیری نەشتەرگەری چاندنی جگەر نەشتەرگەری زەرعی جگەر بۆ ئەو هاوڵاتیانی کە جگەریان لە کارەکەوێ
یان جگەریان تووشی شەرپەنجا بێت و ئەبێت هەموو جگەریان لا ببرێت جگەری کەسێکی تر بخرێتە شوێنیان بەدەر لەم نەشتەرگەریە هیچ نەشتەرگەریەکی نەخۆشیەکانی هەر سوزگەر نییە لە هەرێمی کوردستان و لە شارەکانی هەرێمی کوردستان ئەنجام نەدرێ و هاوڵاتی پێویستی پێ بچێتە دەرەوە ئەمە لە ڕووی لایەنە نەشتەرگەریەکەیەوە سپاس بەخوا نەشتەرگەرەکانی خۆمان پزیشکە پسپۆرەکانی نەشتەرگەری هەر سوجگەر و قەڵەوی و چارەسەری نەخۆشیەکانی کۆڵۆن و پەنکریاز لە ئاسێکی زۆر باڵایان و ئەم کۆنفرانسە شایەتێکی گەورەیە بۆ پزیشکەکانی خۆمان کە ئەو مامۆستا و پزیشکە بەناوبانگە میسری و دووەلیانەی کە هاتوون بە سەرسامیەوە لە ئاستی بەشێکی زۆری پسپۆرانی خۆمان ڕوانن و زۆر دڵخۆش بوون بە ئەو پێشکەوتن زانستی کە لەم شارەیە هەیە و لە ڕووی هەناوبینیەوە لە ڕووی نازوورەوە لە ڕووی دەستنیشانکردنەوە لە ڕووی مختبەراتەوە لە ڕووی تیشک و سۆنەرەوە لە ڕووی ئامێرەکانی پێچیتیسکان و ئەو بابەتە وردانەوە ئاسی زانستی پزیشکانی خۆمان سپاس بەخوا لە ئاسێکی زۆر باشایە و ئەتوانم پێ بڵێم بەشێکی زۆری مەگەر هەڵی تاک لە کەسێکەوە ڕووبات کە لەو بارەیە پسپۆر نەبێت کە بەشێکی پەیوەندی بە هوشیاری هاوڵاتیانەوەیە کە لەوانەیە زۆرجار نەزانن کە چێ پسپۆرە لەو بارەیە ئەگینە بابەتەکان بە ئاستێکایە کە بەڕاستی لە ئاسێکی زانستی زۆر بەرزایە کە پێویست بۆ ناکات هاوڵاتیان بە هیچ شێوازی سەردانی هیچ شوێنێکی دەروی هەرێمی کوردستان کەن و ئەمە بە شانازیەوە باشەکەین ئەمە شتێک نییە بە خۆمان بیسەپێنین بە ئەرزی واقع و ئەو نەخۆشانی کە لەو بارە چارەوەرەگرن و چارەوەگرەکانمان ئەلحەمدوللا زۆربەی زۆریان ئێستا چارەسەریان بۆ کراوە وەکوتم بە هەنگاونان بەرەو نەشتەرگەری ساندنی جگەر و بەرەو ئەنجامدانی ئەو هەناوبینیانی کە بەیانی ئەنجامێدەین قۆناغێکی تری پێشکەوتوو بەدەستێنین کە قۆناغی چوونە ناو ثێرسپەیسەوە واتە هەناوبینی پشتی گەدە و دەستنیشانکردنی گریەکانی پشتی سوورنسک و گەدە کە ئەمەش ئینشاءالله ئەبێتە بیدایەتێک سەرەتایەکی زۆر بەهێز بۆ ئەوەی کە بەشێکی زۆری ئەو حاڵەتانە لە وڵاتی خۆمان و لە شارەکانی خۆمانە دەستنیشانکەین و چارەسەریان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی دەستخۆش دکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر هیوا ئەبوبەکر سەرۆکی کۆنفرانسی کۆمەڵەی نەخۆشیەکانی هەرسوجگەر سپاس کە ڕاستەوخۆ لە شوێنی کۆنفرانسەوە لەگەڵمان بووی.